کاتستان باش ئەرە پرسیارێک قەت بیرت لێ کردوتەوە باو باپیرانمان یعنی مەبەستم زۆر زووە چۆنی توانیوانە لە نێو دارستانەکان بژین و ئایا مرۆڤی مۆدرن مرۆڤی ئەم سەردەما ئەتوانێت ژیان بکات لە ناو دارستانەکاندا ئەمڕۆ لە ناحیەی دینارتین لێرە کەسێک هەیە کە ناسراوە بە تەڕازانە کوردیەکە ئەو دەڵێت کە من بەشێکی زۆری ژیانم وەکو هاوشێوەی سەردەمانی زۆر کۆن سەردەمانی پێش تەکنەلۆژیا لە نێو دارستانەکان دەژیم و چێژێکی زۆریشی لێ دەبینم ئەمێ ئەمڕۆ بزانین ڕۆژێک لە نێو دارستاندا چۆنە و چیرۆکی ژیانی ئەوتان لەگەڵدا باش بکەم لەگەڵ ما بن. از عمران سلیم عبومه خلک ناحیه دینار تیمه جدایک بوی سال 1995 و که هر کسی که من از چون برخواندن خودم خلاص کردم پاشین گاتی ما ورگرتن ل پیمانگاه ل چون قضا چون کاستامس ادمنستریشن آنکو کارگیری گمرک افتشته است که ودگری دو بونده که از روزانه الچی و نافدارستانه ودگری دو بونده که روزانه دایم از دارستان آن یلچیای همه تشت من یلچیای ورگرده کاری ما سرکی خودان کرنا بزنیه آن کمر و مالاته او روزانه هم تینا ناف داو حتی بو مسئله هیوار و شف بید و که دیش تینا في مال استراحه داخل عليكم السلام سرچا بخير بي سرچا بانگو بس شونه الله يباش ما الحمد لله بس گرم نیه لا والله الحمد لله خوش باشه هوای که خوشی هست بس توزک لناو شهر گرم تره آن لناو شهر گرم تره ایره همه گوه هاوینو گلک خوشه فرق خو هگل نو باجرم کاک عمران بلام ابو ریشو بو دست بکم یعنی چی ابو ریشو و بو چی مناز ناوته خدي اف نص نواب حزوم بو يعني خداني راها اف نوبه مل خودانه من نویا راستی چ نوی دیش خوب دانیم نخو گلک نوی تای سرمن دانن مقصد کریتوز و موکلی و ارطغرل و بانسی و طرزان باور بکه من خوب خوش بس ابوریش راستی بس یا ابو خلق بیجن بس نشم بجمن وانا بیجن آهونه بیجن اوش بلاک با کیفی خوبن زیاتر پیت الان طرزان استا زیاتر واد بیجن نخو ویگاول نکما هر بیجن من ابوریش يعني لبر اوريش و دريش بله قالك بیجن من ماما ریشه خاص بس تو خود قريت كروتا ابوریش بله اما بخو نوبه خو افناس نوبه خودانه خود کم یعنی زیاتر بخوشتره بار بکم خو ابوریش بخوشتره نه خو نوبه من قالك خوشترش بس نوف ما بخوشتره ابوریش بۆچی عمران نەبێ بۆچی ابوریشو یعنی پێویستەکە هەر کەسێک تۆزێک ناوبانگی هەبێ نازناوێکی هەبێ ناوەڵە من سەر مەشهور بوونی بەناوبانگی نییە ئەوە حەزێکم منە یعنی ئەس یعنی بێژە 10 ساڵی وەرەمە حەز ڕدینی هەبووە ڕیشە هەبووە وەختی من ڕیشیش بەردۆی من گوتی بڵافنەوە بکەویتە سەر مرۆڤە باشە هەر سەرکەوتوبی حەزەکەم یەکەم جار چیرۆکەکەم لەوە بۆ دەست پێ بکەیت کە دەیت لێرە چی ئەەکەی بۆ نمونە چ هۆکارێک هەیەوات لێ بکات بێت لە نێو دارستانەکە وەکو ئەڵەن لە بەیانی زۆر جارێ هەتا وەکو شەو درێژ تۆ لێرە ئامێنیتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکاری سەرەکی ئەوە ئەم خوددان بزنین مە ئەن کومار و ماڵاتین هەر گاوێکەوە بوو مەسەلەی کەسێک خوددان ماڵات و ماڵات بیت بزن هەبیت دەستپێکەوە لە سەعات 6 سپێدێ هەستیت لە خاوێ دێتێشتا خۆ خۆت و دي جلو بركت خوكات أبارخو دي هيت بقصته نوف بزنت خوكات أن حيواني خوكات ماش يعني الميجا يعني بس الصالحة عم خدون بزنين از تيم سردونا نوف بزنت خود كم و تيم نوف دارستاني وقال شما تيوي بزنت بام أسواق شفانه كم باش شوان من زۆر بەڵام ستایلی تۆ جیاوازای بۆچی ستایلێکی تر بۆچی هەرۆکو شوانەکانی تر بار بك همت ودگری تبع سرهنده یعنی مروف چند چیای بید پتر هزار چیایی بو مروفت هید اکید وی گاوی کسک بو مسئله ناف ریاضی دا بید پتر هزار ریاضی دی بو هید اش کسکم روزانه ناف چیایی پتر هزار چیایی بو متید افتشتی کوان بیننیش خر سبب هنده اكو اس نوفچوي پتر بيمو بچم پتر هزرامه بكافيتا سري خاص السر ورزاد مينيت ورز بو مسألة زبستان خاص اف كافلا اف تشتا من هزرامه الهندي هات كادي تشاو تشتف دي
سرداری بو مسئله گل خوکم بو مسئله سارمای الباران البفره اف کابلا همه تش ملهندی هزران ملهندی هاته ای اما چی اما بو چیه اوه شیره وکی تو دبینه یو شیره همه گوه الخاص نوف ملت ما کردو گرینگه کو پت گالاکیو پیدای هر سر کردن ما کرد بگیره حتی نوکش گرینگی پیدا اما تازه یان کونه کنه اوه ای قدیمه بس نه هندی قدیمه بس القدیمه کنه بخود شاکه کردوه او شتان آواله کردوه نه والله اوه برادره که داف من و دا منیش اف برادره که بو منی چه کری سپاسی هوشت کن راستی ارياضه اف مرام شیر هر گرتنش نه او مرام کو طول وکرنه همه گوه ما کردو چه جورا طول وکرن گل کسی نکریه یا ما همیو برگیری کرد نلخو عمل ده سالات خو سرکردت خو فیر بوی باشه ستو اما لیر لگل خوته هنی برگیری لخوته کی لچی اوه اگر برگیری او کو صدفه گیان آوره که درنده بید او هنگی او کات او پیویس مروف بکد نخو اگر نهیت مروف چهرش بو مروف نینید نه لازم مروف اوی کار بس اما هنری خوشی هه ها هنری شمشیر بازی اوش زنی بین سروینده هنر شارکنش اوی های یعنی جارا القدیم اف شیرت کارتینا بو شعر بو پاریزگیری کرنه لسر هیرش سر هیرش کو کس هیرش بده سر کدی چاو پاریزگاری خود کرد هم شیرو هم ببریش هبون امان چیه اوه ببره بفر بله اف ببرش راستی وکید بیجن ظلام خو پید وید چونکه همو کس ناتوانم حلی بگیرن هر لکونه و حتا ایستاش یعنی اگر کسی که تدید با ببره لدست دیده با یعنی بزانه کسی که زیره که یه هیزه یه جسمه و یه بلنده اصلا من اگر بتوانم اما برس کمو بخوا گیرانه قرصه بس بتوانم اما چی لیه که یعنی امت بود چشته که اوه هر جورش اوش کارتینان یعنی بو پاریزگاری کرنا خو خاص کو کسک بو مسئله نوف او دا سالات او دا یا کون دا وقتی کسک ویا با هل گیر با اف ببره با تو کسک بهز با بلند با هیبت با یعنی هم بو ترسی و صحمه بو اما حزکم تاخی کما تمام آوای توانی تمام گرم نیه نه گرم نیه اوه اگر پیسته فرق خو های نکمل لونه فرق خو های راش فرق خو های گلیوسپی اف پیسته راش گرمی داد بس اوسپی گرمی نداد هندێک لە ڤیددیۆکانی تۆم بینیوە جانەوەرەکە بە کاڵیە خۆی بۆ خاتری خوا او راستی حزق بو من وکی دیش بو مسئله کادش تف خو گل طبیعت گنجینم اگر خورن اف مروف نبید خاص بو مسئله چتاکل سروش کادو چتف گیره کادش تف خوی چتف دی سرداری کاد چون سرداری گل خو کی و وقتی مروف یه برسی بید خورن نبید عوض جیانا مروف دارید داد گلک جارا ای تامی چیه؟ تام مر تامی چیه؟ مار تامی نیا راستی تامی راستی زور قرصش بین سالیش لیتن ماره بس اوای بس من گزی لی دادم ماری گزی لی دادم بس نخور نه خور بس کلکت خورد کلوکم خون گلک جارم کلوت خوری اونیا بس تامی زور نخوشه ای بوچی خوی او فیربونه که یعنی خود حزکی تقیم کیتو بله چونکه جیانا من یال چیه یعنی روزی که مخارن وی نبید از دی چطف خورنی بخو پیدا کن اینجا سر ورزاد مینید و گاوه ورز مقصد کلوی تهندک ورزا کلونی نه ایوه بله او روزانی که دی بو ایره بله اگر آجال به خود شتی ترینی لگل خود بخوی بله از تینم خورنتینم اگر گلک جوراش وقتی مروف از خورنه نا اینه میش از مین ما برسی راستی از یعنی حتی شو خورنه ناخون تا ساعت چند لیره منی تو؟ جوراهی حتی پشتی مغرب حتی نزدیک عیشا ایره ترسناک نیه مثلا روی آجالوا کشو هوا آگر کوتنوا یعنی مترسی نیه با معنا لا روی آجالوا اگر چند چول ده بیت آجال پتر دیتا ناف ده اگر طول ناف غبات مینی آجال قوی خور نادته
بس لا بو مسئله آگره و راستی ورزی هنده یعنی که بو مسئله خاص حکومتش یا پشکدار بیت تیمت خویت حریق یا آگره کشتن و الجيت مبست دیاری کری دانن بو مسئله او غبات حتی حریق الجی خود تیت دایره خود تیت ایره لونه نیوک بسوزید اگر آگر بر بیته ابخو او جک دیش دیار بو آوش سوتا او بو چند صوت یعنی حتی 100 داری 150 داری سوتا بون او لبری 2 سال بو جا اگر سر حکومت پیوست بنگیت خویت حریق الدان النزیک خاص اول غبات یعنی غبات و مسئله سروشت دینارت مقصد جوانیه که دو دینارته اگه اف جوانش نمینید باور بکه دینارته هند جوان نایت دریخستن درسته او آجلانی که لیره بدیه کره زیاتر چه آجله کلی؟ یت مالی آجالی مالی مالی ای گرگو چقلو اوشتانه او هنه او زورنیش هنه بس اگر بگاوه جول بید دینن او غبات اگر بزنی مالی لیره بید بشاو دینه تاوی دینار تیا تو تاکه کسی که امس لایف ستایل ده بله و اگر خود به دادات شد با کرد بله کردستانیش خودی حتی نو که مکس ندید یعنی به شوازه و استایلی مکس ندید یا زیاده تر که استنی چشتکی زور ناخوشه والله این ناخوش وکی بو مثلا لاروی خالکه و بو مثلا نوال مروف دانن اه راستی من پی خوش نیا نووا یعنی گلک دهن دی بیجن واره مبوتا کل وکی اینایی آن بو مسئله اوه ماره مقصد آن اوه قیف جالایه آن ماسیه راستی اوه نخوشه پدوه هشتا خلق نگیشتو او آسته هوشیاری که بتوانه لمشتا تیبگه وکو حزو خولیایی که تو سری بکن نگو کوی که او کاتا دیتی گن یعنی که بو مسئله کفنه دستت خود که سردریه گل جیانا خوب بکن که خارن نبید هنگی زانن که بو مسئله او گرتا ویدیویت من بلاف کری دی بینن دی زانن بو مسئله که او تو باره دوت خلط بوینه رخنه و زور لیگرن خودی رخنه هنه هر کسی که رخنه تا هر باره ده هبید بس هندک جورا رخنه بنا آواکریش بو مروفه مروف پیسر کوید هندک رخنه وکو شتێک بۆ باس بکە کەسێک ڕخنێکی لێ گرت بێت باور بکە هەندی کومنت و بۆ مەسەلە ئەفتشتا بۆ من بهێن یعنی ئێکل بۆ سەبەب ئەوە یعنی کو کەسەکە ئەز یەک گرنگە تشتێ من یعنی بوو کەس یعنی بەحث نەکرد بۆ ئەف کومنتت بۆ من دێن ئەف ئەخنە نەشرین بۆ منە سەبەبێ هەندی کو ئەز گرنگی پێ بدەن لەگەڵ ئەوەی کە هەندێک جار ڕخنە دەگیرێ هەندێک جاریش بە پێچوانە پشتگirێکی زۆر تەکرێ و خەڵکیش حەزەکات بێت لەگەڵ تۆ بۆ منە هەمان شت بکە کەس هەبووە بۆ نمونە لە دوای تۆیان داوای لێ کردبێتی کە لەگەڵ تۆیا بێتە نێو دارستانەکانەوە والله زۆرن یە داواتکان بەس من ڕاستیت بێت یە بتنێ بم جارێ یعنی هەم بۆ خەڵکێکی یعنی دیار نەکەوێت بۆ مەسەلەی کەسێکە خۆ بینتە دەرێ خۆ پێ مەشهور بکات مەقسەد ئەو تشتێ ئەو کرد نە بەس گەڵێکیش داوات کرد یعنی بەس ئەم بێت بین نانێکتە سەردۆنێکی گەلتەک بین ئەن ڕۆژێکی هەرچ نەبێت ڕۆژێکی ئەم بین گەلتە سەردۆنێک کۆچیۆ بکەن و ناودارستانێن تەمام پرسیارێکی تری زۆر گرنگم هەیە بەس جار وەڵامم مێرەوە باش ئەویش ئەوەیە ئەڵێن ئەمە دارستانی هەڵبژاردووە بەڵام لەمەت ئەمە ئەیبینین ئەچێنانەخوا وەکۆی کە بڵێ تۆ هەموو ژیانی تۆ بەس نێو دارستانە یان بەس بە نانەکەمان بخۆین تمام لە دوای نانە ئینشەڵا دی باس کەم
ئێرە پێوترێک گەلی زنتە، بەڵێ. گەلی زنتە بەڵێ باشە حەزەکەم پرسیارەکەم دووبارە بکەمەوەی کە لەو لالێم کردی باشە خەڵک ئەڵێت عمران یاخود ئەبوو ڕیشۆ لەناو دارستانە ئاژی یعنی چی ئێمە لە مەتعەمەی بینین نانەخوا یعنی چی عمرانە بینین لەناو خەڵکە دێتە هەولێر شتیات چۆنە بێت والله ئەوە خەڵک بێژن ئەو نییە ڕاستی خۆس ئەبە بەد گەڕیتەوە بوو پەیجەکۆن هەر ئێک بوو ئەکتیڤێ خۆ بوو مەسلە خۆشکردن و ئەکتیڤێ خووە نۆبێت هەمە پەیچوەکی ئێک بن ئیجا هەر ئێک و پەیجەک نۆڤێ من گوریتب شێوۆزێکی خودی مەرەمێتوە ئەمە ئەس ئەو نییە کو بوو مەسلەی بەس چیۆیت بم ئەو نۆڤ دۆرستانی ئەم بەس ئەو جلوبەرگێت من بەردۆ ئەسوۆت کەمێ نە از تیم خورنگه ها از چم دانشتن و گل برادر و چم وکی دی سیرانگه و جن مصیف و جتو از چم سر آب و وکی دیش bu mesele ev ciluberkit est kemi el novgobote gelek wî hezret ken kastîma novbojeriş her wo ciluberge Araman ciluberge vele bes nuka bu wadi diyar bid yani ka ev ciluberkit bermin ne ewen ka ew bes yê novçe kemi evêt novbojeriş ژیانی تۆش تەنها لە ناو شاخ و کێونی وەکو کەسێک احتیاجی ئەوە وەکی هەر بەشێکە لە هەموو کەس ژیان ئەو بەشێکە لە ژیانە من و حەزت من پلان و پرۆژەت چییە بۆ داهاتوو ئەتێ بەرەو کێ بڕۆی بگەی بێت چی والله وەکیت بێژم داهاتونینە کانی بۆ مەسلێ ئەودی بم بەس ئەگەر تشتێک بێتە دەستێ من دا ینی بێتە پێشێ وەکی ڕوولێکی ئەکتەری هەر درۆمێکە هەبیت ئەزی بەشداری یەکەم و دێ پتر بەردەومی حەزەکەی وەکو ئەکتەر وەکی ئەکتەر چیدا پێشە چونکە ئەکتەری مال کوردە چه فەرقەوە نییە گەلیت بیۆنی ئەم شێن خود دەرپێخین وەکی هەر کەسێکی مەش مۆفێندی هەی خود دەرپێخین هەر نوکە ڕوولێکی هەبیت ئەکتەریەکی داهبیت خۆست نوکە ئەس نۆڤ دۆرستانی دۆمە ئەس شێم وە ڕوولێ بگێڕم و چەندین ڕوولێ دیش السلام عليكم مامەگە تۆ مامی ئەوی بەڵێ ئەی بۆچی تۆ گەورەتر دیاری لەو ئەو مامی منە تۆ ئەو مامی تۆیە بەڵێ ئەی بۆچی تۆ مناڵتر لێش تێکدان باست تۆ مامی ئەوی بەڵام ئەو لە تۆ مناڵتر دیارە خواوە والدە چەنە تۆ ئەم من نوت و سێمە ئەی تۆ ئەم نوت و پێنجە چۆنە بێت باشە وەرحەڵ باسێکی مامتم بۆ بکە بە کورتی بەڵێ وەڵام مام حەز لاوەیە تش خواردن و لە چیایە خەریکی حیوان و تشتە مستەمبر هەر لە چیایە حەز لاو ئیشانەیە ئەی تۆ ئەم بەخۆی لێرە ئیش دەکەم لە کافتەریە ئەی بۆچی شێوتان چە تۆ سەریەک تۆ ستایلی ئەو بەکارێنایە ناو ستایل توی بەکارێنا خۆدە نازانم ئەوە نازانم بەسەوە 6 ساڵ مێژەوە 6 ساڵ پترە ڕیشم بەردا 6 ساڵە بێ ڕێشتانە کردووە بەڵێ باش خەڵک تۆ کە لە دەرەوەیت لەگەڵ خەڵکا زۆر تێکەڵەبی خەڵک بەڵێ. کێڵن لەسەر ئەو والله شتێک بێت بەسەوە منتەقەی معروف بووە و سەرنەزەری کوردستانیش تەقەزا باز داکەن و ئەوە گەڵێک تەنها مامە ڕێشە چوونی من ئەوە نیم ئەوە لە ماڵە تێدا تۆ و کەسێکەوە زانن ئەوە گەڵێک بێژنێت تۆی باز بێژ منام ئاس نیم بۆ فکرێک تێمە تۆش لەگەڵ یابە هەستەکەم من بەدوانێکی زۆر جوان خۆدێ ئەوە بەس من ئەو حەز لاو ئیشانە نییە هەر سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ کا عمرە حەزەکەم دو قسەی خۆتمان پێشکەش بکەیت والله ئاخفنا من یا دیماهیە بوون کەسانە ئەوێت بۆ مەسەلێ هەر تشتێکی پۆستێکێت کەن چه ئەکاونتی خوددا هەتا بۆ مەسەلی گوردە ڤیدیۆ دابێت سەبارەت هەر بابەتێکی هەبیت چه بابەتێکە بۆ مەسەلێ ئاینی بیت یان چیایڤانی بیت یان سروشتی بیت یان کۆمەڵایەتی بیت بەڵا کەس نکخۆ چه کۆمنت و چه ئاخفنا کرێت لێ نەدێت یعنی بوو نەنویسیت چونکە کەس ئەگەر دەربارەی من مەقسەد دەربارە هەر شخصێکی لێ نەزانیت و ئاخفتن دەربارەی لێ نەزانیت بڵا کۆمنت و نەشرین و نەشیا بوو نەکات و من ڕاستی ڕێز و سڵاو بۆ هەر کەسێکی هەنە چه ئاخفنێکۆ کرێت گوت بیت چه ئەوێت پشتەوانیامە کرێ ئینشاڵڵا هیوادارم خودێ ئەو کەسێک ئاخفنێت کرێت و نەشری بکەن ئینشاڵڵا خۆدا بچن دووبارە بە کۆمنتانەکەن ئەو کەسێت پشتگیریاشتکەن و کۆمنتە جانتکەن ئینشاڵڵا خودێ هەر زێدە بکات و سەرکەفتی بن ژیانە خوددا و دووبارەش بە خێراتن ئەنگوتکەن کە ئەنکاتینە ئێرە گەڵک خێراتن هەر لە شاری سلەیمانیەوە هەتایرە دووبارە بەخێر بن و بەسەر چۆم هاتن زۆر خۆشحاڵ بووم هەر سەرکەوتوبی زۆر سپاس دەکەم بە خواحافیزێکیش لە بینەرەکانمان بکەین سپاس بۆ ئێوە
ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی پێی بەربوون من هەمیشە دەڵێم ئەو کەسانی کە بەرنامەیان لەگەڵدا دەکەن کە ستایلێکی جیاوازی ژیانکردنیان هەڵبژاردووە یاخود هەیەە مثلا تو ئەگەر هیچ شتێکت نەکردبێ لە ینی کەم بەشێک لە سروشتی جوانی کوردستان شانی کۆمەڵە کەسی زۆرەی بۆیە ئێمە شانازی پێواکەین و هیوادارین خەڵک تەرژێعت بکە خەڵک هارت بدات نەک ئەوەی کە وەکو خۆ دەڵێ بە کۆمنتێکی ناخۆش هەوڵی ڕوخاندنت بە و سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون ئەتاوەکو لایفستایلی کەسێکی دیکە بەخۆتان دەسپێر خواحافظ.